نرخی بنزین بەردەوام لە بەرزبوونەوەدایە و لایەنە پەیوەندیدارەکانیش هیچ قسەیەکیان لەسەر گرانبوونی نرخی بنزین نییە. لە کاردانەوەی گرانبوونی بنزین شۆفێرانی تەکسی لە سلێمانی ڕێگەی بەردەم پارێزگای سلێمانیان بۆ ماوەی 2 کاتژمێر داخست. بەڵام هیچ کەس لە لایەنە پەیوەندیدارەکان نەهاتن بەدەم داواکاریەکانیانەوە. حرەمی با لە بەیانیەوە هەمی بایکۆتی بنزین کا با ئەو ڕۆژە تەکسی کەسیش نەکات بزانم ئەویش هی نەبێت بەرزێگەنەوە بەس هەمی خەڵک ڕاهاتەوە بە وەزاگە هیچ کێشەیەکی نییە. بیشیگا بە هەزار منیە مەرتەیەکەم ئەوە هەرتەیەکایتر کێشەکە هیچ کێشەی نییە. داخلیەکە لێرانە دەستی ڕاگرێ بۆ ناو بازار پێی بڵێ 3000 لێ زۆرە بە 2000 ئێمە لە ترێ بنزین بە 700 دینار بێ ئەبێ نەیبم ئەبێ سیارەکەم ڕاگرم من ئەوە تا سیارەکەم لێ ڕاگرتووە بەخوا لە بەیانی و داخلیەکەم تێ نەکردو. عین لە 450 دینارەوە هەڵیانە بۆ 700 دینار معقول نیە هەر مانگۆ هەفتەی 50 دینار و 100 دینارەکەنە سەرم بنزینە. كابرايتي وكم قسم بخوا العرض وعصا نرجعنا بهم معاش نتقاعدين معاش نهيشتك بين لك كم كمبيوترين عالم بين ذيك امام كش سياره من هي ابي بهزار دمايه تاع ما كروا صاحبي دسر خيزان نالن باراكيش كباياك من الارقام ناصر فيك من بلمشي لا قرا هنجيب 700 دينار لشم شمال و 700 دينار معناها هي اما معناها بنزينيه هي بنزين كميه كيش مال ويرانين والله امرو حاول زانم ساعه شش هاتومه تدرو بەشێک لە هاوڵاتیان نیگەران بوون لە داخستنی ڕێگا و ڕاگررتنی کاروباری هاوڵاتیان بە باشیان زانی سەرجەم هاوڵاتیان بایکۆتی کڕینی بنزین بکەن و ئۆتۆمبیلەکانیان بکوژێنەوە تا بازرگانان و بەرپرسانی چاوچنۆک بە خۆیان دابشتنەوە بنزینەکانیان نەفرۆشرێت تا نرخەکەی دادەبەزێت. ئەوان ئیرادیان نیە دوو ئیدارە بکەنەوە بە یەک لە ساڵی 1970ەوە دوو ئیداریان بۆ ناکرێتەوە بە یەک هێزی 1970 بۆ ناکرێتەوە بە یەک هێزی پێشمەرگیان بۆ یەک ناخرێ بەڕێزم ئێستا هیچ ناکەن بەنزین بۆ تۆ هەرزانەکەن وەڵا دڵنیابە بۆ ساڵانی داهاتوو ئێستا بە 750 بە 1750 کڕی ئاوا بڕۆ با بچن بەنزیخانەکان دابخەنەگەر ڕاستەکەن با کە سیارە دەرنەکە ئەنجاوان بە هەر گرانیکەن. سەرۆکی لیژنەی پیشەسازی و وسا لە ئەنجومەری پارێزگای سلێمانی دەڵێت پێویستە ڕێگری بکرێت لەو کۆمپانیا موشەخۆرانەی لە مەرزەکان پارەی بنزین وەردەگرن دەرفەت بدرێت بە بازرگانەکان بنزین هاوردە بکەن و قۆڕەکاری تێدا نەکرێت بۆ چەند کۆمپانیایەک. و ئەگەر بێت و ڕێگیری و هەوڵی باش نەدرێ بە دڵنیاون بەرەو بەرزبوونەوە بچێ و چارەسەرەکانی شارەسەری چارەسەر هەیە کە ئەتوانرێ ئەم بابەتە چارەسەر بکرێ هۆکات چارەسەری ڕئیسی ئەوەیە کە پاڵاوگەی ناوخۆی دروست بکرێت بۆی بەرهەمی ناوخۆی نەوتی ناوخۆی خۆمان لە پاڵاوکانە بەکە بەرهەم بێت و هەروەها هەڵوەشاندنەوەی هەردوو ڕێنمایی وەزارەتی سامانە دروستەکان چی بۆ ئەو ڕێنمایە کە ئۆکتانی سەروینەوە بخەوت پشکنینی بۆ ناکرێت دەواازەکان هەموو جۆرێکی سوتەمەنی با لە دەواازەکانە پشکنینی بۆ بکرێت کە قۆڕەکاری نایێت و هەروەها پێدانی ڕەسید بە هەموو کۆمپانیەکانی بواری سوتەمەنی هێنەری سوتەمەنی ئەمیش هۆکارێکی سەرەکی بۆ دابەزاندنی نرخی سوتەمەنی چونکە کۆمپانیەکانەکەونە پێشبڕکیەوە و هەروەها دەرکردنی ڕێنمایی بۆ کۆنتڕۆڵکردنی نرخ قازانجی سوتەمەنی هێنراو و هەروەها کە هۆکارێکی تریش لادانی تەواوی ئەو کۆمپانیا مشەخۆرانەیە کە لە مەرزەکان پارەی جۆراوجۆر لە بازرگانان و لە شۆفێرانی سوتەمەنی وەرەگرن. پێشتر لە ڕێگای کۆبۆنەوە حکومەت بە 450 دینار بنزینی بەسەر شۆفێراندا دابەش دەکرد دواتر بنزینی حکومی نەما و بنزین چووە دەستی بازرگانەکانەوە نرخەکەی ساڵ لە دوای ساڵ و مانگ لە دوای مانگ لە بەرزبوونەوەدایە. ئێستا نرخی لترێک بنزینی نۆرماڵ بۆ 700 دینار بەرز بۆتەوە لە کاتێکدا پێشتر تەنها 450 دینار بووە بە جۆرێک 145 نرخەکەی زیادی کردووە. دەوترێت بێدەنگی هاوڵاتیانەوای کردووە بەرپرسە چاوچنۆکەکانی وڵات وەکو میکرۆبێکی مشەخۆر لەسەر جەستەی نیشتیمان و هاوڵاتیان بژین و قەیران لە دوای قەیران دروستی بکەن. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.